ئێران جاران تۆ باست دەکرد لە بەرنامەکانە کە لە ڕووی دەریایشەوە بەهێز بووە ئێران. یعنی ئەمریکا ئێستا لە ڕووی دەریاییەوە ئیفلیجی کردووە تا ڕادەیەک 11 کەشتی هەبووە ئێستا سفر دانیماوەتەوە ئێران هەمووی بەرکەوتون و لێیاندراوە کراونەتە ئامانج. هەر بەڕاستی ئەمە ئێران لە ڕووی دەریاوە بە تەواوەتی لاوازەکان لەمانی 11 کەشتێ خۆی وەکو بەجەنابتم وت ئەمانە کۆنن. یعنی ئەم مدەمیرانەی کە لێدراوە زۆری ڕاوەستا بووە گەر ببینی لە ناو دەریا نەبوو ینی کە لێدرا. ئەمانە بۆ فڕۆکە هەدەفێکی زۆر ئاسانە کە لی بداتن. لە هەمان کات ئەمانە لە 1970 لە جەنگی عێراق و ئێران ئەمانە بەکار هاتووە. بەنسبەتی ئەو موشەکانی کە بەکاری دێنێ هەمووی کۆنە. ئەوە نییە توانای نییە بەرامبەر بەهێزی دەریای ئەمریکا بۆستێ کە ئەوان بە موشکی هاربۆن لە مەسافاتی دوورەوە لێدەن. هەدەفی بۆ فڕۆکەشە بەڵام لەبیرت نەچێتن ینی ئێران چوارە وڵاتە لە ژێر دەریایە 25 دانەی هەیە تاکو ئێستامانە لێ نەدراون. ئێرانیش قورسی خۆی لەسەر چی فرێداوە لەسەر بەلەمە خۆکوژیەکان زەوارە قەنتیحاری لەسەر ئەوەیە لەوە هەزارەهای هەیە ئەمانە کارەکاتن لە ناو دەریایە. باشە یەکێک لە خاڵەکانی دانوسانەکانی نێوان ئەمریکا و ئێران کە ئەمریکا داواکە جگە لەوەی کە نابێت بەرنامە ئەتۆمیەکەی و بەرنامە موشکەکەی نابێت بەهیشەوە بمێنەیە دەڵێت دەبێت هێزی دەریاییت نەمێنێ. هێزی دەریایی ئێران ئەوەندە مشکلەیە بۆ ئەمریکا کە ئاوا خستوتە ناو دانوسانەکانەوە کردوێتە خاڵی سەرەکی؟ بەڵێ هێزی دەریایی ئێران کێشەیە گەورە دروستەکە لە خەلیجە تایبەتی لە ماڵی قرمزە ینی تۆ ئەگەر بزانی شەر نییە تۆ بۆ باخیرەی حربی ئەوانە هەر بۆ ئەمانەی نەوت هی وڵاتانی خەلیج ئەتوانێت زەرەرێ زێڕی پێ بگەێنێتن بەو زەورە قەنتیحاریانەی کە هەیەتی و عملیاتی ئینزالی شەتوانێ بکاتە سەریان دەست بخاتە سەر ئەمانە ئەگەر هێزی ئەمریکا مودەمیرات لەو ناوە نەبێتن. لەبەرەوە ئەبێنە ناوی بداتن بۆ ئەوەی تیجارەت هاتوچووە لە مەڵی قرمز بکرێ بە ئەسراحەتی هەتاکو هێزی دەریای ئێران ئاها بەهێز بێ لە بەلەمەنتیحاریەکانی خۆکوژەکان تیجارەت لەوێ ئاسان نابێتن ڕەتبوون.